ئێستا کەرکووک بە قەیرانێکی تەندروستیە تێپەڕەبێ لە ژێر هەڕەشەی کۆرۆنایە پەتای کۆرۆنایە لەبەرەوە ئێمە هەر جگەلەوەیش ئێمە ئەو کۆمەڵەیەمان دروست کرد کۆمەڵی تەندروستی کەرکووک بۆ ئەوەی هەمەهەنگی بکەین و پشتگیری و پشتیوانی خۆمان دەربڕین بەرامبەر فەرمانگەی تەندروستی کەرکووک کە بەیەکەوە کار بکەین و ئەوەی پێمان ئەکرێ و بە هەوڵ و تەقەلا و بە یارمەتی مەڵبەندی ڕێکخستنی دووی کەرکووک پێشکەشی شاری کەرکووکی بکەین. هذه ليس جديدة وليس وليدة اليوم الدعم الأخوة في ئەم پشتیوانی و هاوکاریانی برایانمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان شتێکی نوێ نیە و یەکەم جاریان نیە کە هاوکاریمان دەکەن. هەروەک خوا لێخۆش و سەرۆک مامجەلال فەرمووی کەرکووک چەپکە گوڵەکەیە کە ئەوە ژنامەیەکی ڕوون و ئاشکرا بۆ دانیشتوانی کەرکووک کە ئێمە هەمووان لە یەک کەشتیداین و بە پشتیوانی خوددا سەرکەوتوو دەبین کە ئەوەش بۆ هەمووان دەبێت نەک بۆ تەنها کەسێک. سوپاسی برایانمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان و برایانمان لە بەڕێوەبەرایەتی تەندروستی کەرکووک دەکەین کە لە یەکەم ڕۆژی هاتنی کۆڕۆناوە ڕۆڵی بەرچاویان دعم واضح منذ اليوم الأول